کۆتاییەکانی ساڵی ڕابردوو کۆتاییەکی پڕ لە خەم و ئازار و ماڵاوایی بوو بۆ پەنابەران و کەسوکارەکانیان پڕ لە گریان و حەسرەت و دواسەرنج و دوهەناسە بوو چونکە کەم نەبوون سێ ڕووداوی نقومبوون لە دەریا و گیان لە دەستدان و بێسەر و شوێن بوون بەتەنیا لە 4 ڕۆژدا و لە 3 ڕووداوی جیاوازدا. بۆ نمونە یەکەم ڕۆژی 21/12/2021 لە ڕووداوێکدا لە کەناراوەکانی یۆنان لە نزیک دوورگەی سانتۆرینی لە دەریای ئیجە بەلەمێکی کۆچبەران نقوم بوو 27 کۆچبەر کە هاوڵاتی هەرێمی کوردستان بوون و زۆرینەیان خێزان بوون بێسەر و شوێن بوون تەنیا 7 کۆچبەر تێیدا ڕزگاریان بوو. پاش چەند هەفتەیەکیش تەرمی 3 کەسی دیکەیان دۆزرانەوە کەوا منداڵ و گەنجێک و ژنێک بوون. دووەم لە ڕووداوی 23/12/2021دا دەریای ئیجە نزیک دوورگەی ئاتیکی سیرای لە یۆنان یەختێکی بچووک کە 104 پەنابەری تێکرا بوو نقوم بوو ژمارەیەک تەرم دۆزرانەوە کە 9 کۆچبەریان هاوڵاتی هەرێمی کوردستان بوون. سێم لە ڕووداوی 24/12/2021دا لە دەریای ئیجە لە نزیک دوورگەی پارۆسی یۆنان 16 تەرم دۆزراوەتەوە کە هیچ کەسیان هاوڵاتی هەرێمی کوردستان و عێراق نەبوون. زانیاریەکان بەردەوام گۆڕانکاریان بەسەردا دێت. ئەمانە دیمەنەکانی ساتی هێنانەوەی دوایین نۆ قوربانی دەریای ئیجە بوون کە سەرجامیان هاوڵاتی هەرێمی کوردستان و 8 کۆچبەریان لە ڕەگەزی مێ و 1 کۆچبەریش لە ڕەگەزی نێرن. 5 لەو هاوڵاتیانە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەڕێنرانەوە و 4 دیکەیان لە سلێمانیەوە. ڕووداوەکە لە دەرەنجامی ژێر ئاوکەوتنی یەختێک بوو لە ڕێکەوتی 23/12/2021 لە دەریای ئیجە نزیک دوورگەی ئاتیکی سیرای یۆنان گیانیان لەدەستدا. لە کوی ڕووداوەکە 27 کۆچبەری کورد تێیدا خنکان 57 کۆچبەری ڕزگار بووی ڕووداوەکە بوون. تێچووی گەڕانەوەی تەرمەکان لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دابینکرا بوو بەڵام هێشتا چارەنووسی ئەو کۆچبەرانە کە بێسەر و شوێنن دیار نییە. تەرمی ئەو نۆ قوربانیکەوە ڕۆژانی 29/1/2022 گەڕێنرانەوە بۆ هەرێمی کوردستان و لە ڕۆژی 23/12/2021 لە دەریای ئیجەدا خنکا بوون. لە هەموو تەمەنە جیاوازەکانی لەخۆ گرتبوو کە نازنامەکانیان بریتی بوون لە ڕێزان عەبدوڕەحمان عەزیز لەدایک بووی ساڵی 1978، سومەیە جاسم محەممەد لەدایک بووی ساڵی 2000، بیلال جاسم محەممەد لەدایک بووی ساڵی 2002، ڕابعە عەبدوڕەحمان حەمەڕەشید لەدایک بووی ساڵی 1957، ڕاز کاروان غەفور لەدایک بووی ساڵی 2013، ئاشتی جوبرائیل ئەحمەد لەدایک بووی ساڵی 1970، عەزیمە عوسمان محەممەد لەدایک بووی ساڵی 1963، ئانیا ئاودێر ڕەسوڵ لەدایک بووی ساڵی 2008، ئەژین ئاودێر ڕەسوڵ لەدایک بووی ساڵی 2012. هذا الطريق يعني طريق غلط. ئەم ڕێگای هەڵەیە و ڕێگای مەرگە لە ڕاستیدا گوایەکێک دەچێت کۆچ دەکات بۆ ژیانێکی باشتر بەڵام ئەوە ژیان نییە و مەرگە. لە ڕاستیدا ژیان لێرە لە کوردستان و عێراق باشترە وەک لەوەی بچیت ماڵ و منداڵە ببیت بۆ ڕێگای مەرگ. واحد يخلي أطفاله في طريق الموت. مەراقم بوو لە دوای گەیشتنمان بە ئیستانبول لەگەڵ نوێنەری دەستگای لووتکە لە تورکیا چەند کاتژمێرێکی زۆرتر بە ئۆتۆمبیل بەڕێ بکەوین بەرەو شاری ئیزمیر و بینینی دەریای ئیجە. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئێرە دەریا بێڕەحمەکەی ئیجەیە. لەم دەریایەدا دەیان کورد بوونە قوربانی گیانی خۆیان لەدەستدا. چاوی سەدان دایک هێشتا لەسەر ئەو ڕێگە و ئاوەیە ئاخۆ چارەنووسی مناڵەکانی ئەوان بەکوێ بگات. هێشتا تەرمی دەیان کۆچبەری کورد لەم ئاوەدا نەدۆزراوەتەوە کە ڕێگەیەکە بەرەو یۆنان و وڵاتانی دیکەی ئەوروپی. ئەمەوێت لێرەوە بە دوای و بابەتەدا بچمکەوە چۆن لە وەرزێکی سەختی زستاندا کە زۆرجار شەپۆلەکان تا 3 مەتر بڵند دەبن چۆن دەکرێت لە ناو یەختێکدا 70-80 کەس بنێری بەرەو چارەنووسێکی نادیار. چیرۆکەکانی قوربانیدان لەم دەریایەوە زۆرن. هەر لێرەوە بنکۆڵکاریەکی ورد ئەنجام دەدەین. لەگەڵمانە بن. لەگەڵ کوردەیە شار نوێنەری دەستگای لووتکە لە تورکیا بەڕێوین بەرەو پزیشکی دادی شاری ئیزمیر
هەرچی تەرمی دۆزرا و خنکاوەکانت دێتەم شوێنە ئەگەرچی پێشتریش بەڵێنمان وەرگرت بوو کە سەردانی ناو بیناکە بکەین بەڵام وا دیارە ئێستا ڕەزامەند نین و بە ناچاری گەڕاینەوە. ئەم نوێنەرەی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران تا ئەم ساتە بەدەستی خۆی زیاتر لە تەرمی 100 کۆچبەری خنکاوی بەتەنیا لێرەوە لە ئیزمیر وەرگرتوتەوە پاش ڕایکردنی مامەڵە فەرمیەکان ڕادستی کە سوکاری کراوەتەوە ژمارەیەکی کەمیشیان دوای گرتنەبەری ڕێکارە شەرعیەکان هەر لە تورکیا بە خاکسپێراون. چەند تەرمت لێرە لە ئیزمیرەوە وەرگرتوتەوە بۆ هەرێمی کوردستانە بردوتەوە بۆ عێراق بردوتەوە؟ بڵێم لە 100 زیاتر بە عێراق بەعام عێراق بەڵێ تەرم زیاتر هەندێکیان خنکاون لە دەریا هەموو خنکاون 25 دانیان بە حادسەی سیارە بە ڕووداوێکی هاتوچوو ئەویش کە 50 کەس بوونە لە ناو لۆریکە 25 ژیان دامی کرد لۆریەکە 25 ژیان جاین لە دەستدا 75 خنکان لە دەریایە یعنی زۆر زیاتر ینی چۆمڕی ناتوانم ئامار بەم نازانم ئامارەکە جارێ هاتوومەوە 33 دانە بووە جارێ هاتوومە 9 دانە بووە جارێ هاتوومە 9 مناڵ بووە لەگەڵ دایکیان ئەکری هەندێکیشان هێشتا لە دەریایە ما بن نەدۆزرا بەڵێ بە دڵنیایی زۆرە کە سوکاریشیان هێشتا چاوەڕێنە. ئەو پێم وابێ ناوی کاک ئیسماعیل بوو کاک ئیسماعیل ئەم کاتەوە باشیت ئەحواڵ من کوردەیە شارم لە ئەستەمبوڵ کە تۆ لە کەمپی ئەدر نابووی لە مەریج دوێنەش تەلەفۆن بۆ کردم پێرش بۆت کردم وتت جەوازەکەم ناتوانین وەریگرینەوە لە بەری یۆنان مەوزوعی تۆ ئێوە چۆن بوو کە لە یۆنان چیتان بەسەرات؟ دوسێ ڕۆژ پێشەوەی ئەلێرەوە بەڕێکەتی تەقریبەن 90 نەفەر بووینە ئەزێتێکی زۆریان داین دانێکی زۆر. ئەمە بەری یۆنان یان بەری تورکیا؟ بەری یۆنان. بەڵێ ئەوجا ئەوە بوو ئەو نامەدیان بەرامبەر بۆ خەڵکی کرد و ڕووزکردنەوە و باشە ئەی چیان لە تۆ وەرگرت چیت پێ بوو ئەوانی تر چیان لە ئێوە کرد؟ هەچیەکمان پێ بوو سەعات و تەلەفۆن و جەواز و هەموو شتێکیان لێوەگرتین. ئەی جلی بەرتان هیچ شتێکیان لەبەر نێلانیدا شۆرتێک نەبیتن. دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بەس ئەم ڕێگی هاتم ئێستا ئەمە تەلەفۆنێکم بۆ هات لە باقەڵما بوو ئەفرەتێکە 4 ساڵە کوڕی لەو ئاون بووە هەرڵێ سۆراغێکم بۆ بکە من 100 سۆراغم بۆ کردووە بەڵام نەگەیشتیمە نەتیجە. لە ناو گفتوگۆکانماندا پەنابەری ئازاردراوی ڕزگار بوو لەگەڵ کە سوکاری بێسەر و شوێنانی ساڵانی ڕابردووتر تەلەفۆن بۆ کوردەیە شار دەکەن پرسیاریان هەیە یەکێک لە تەلەفۆنەکان دایکێکی خەڵکی زاخۆیە کە دوای نزیکەی 4 ساڵ لە بێسەر و شوێنبوونی ئەم کوڕا 23 ساڵەی هێشتا دەیەوێ هەواڵێکی لە کوڕا بێسەر و شوێنەکەی هەبێت. ئەوە ئێستاش هەر لەبەر عادلی طبی ئیزمیرین زۆر کوڕی تو ساڵی چەند بوو کە بزر بوو؟ 2010 لە یەختەکەی بووە نیە ئەوەی مەهاباتوانی تێدا بوو. بەڵێ خۆ بەس مەهابات نەجاتی بوو بەس مەهابات بەس ئەو نەجاتی بوو ئەوە یعنی نەگەیشتیمە هیچ نەچیجەیەک یعنی بۆیە جاریوە خەجاڵەتم کە ناشتانم ئەس جوابێت تەلەفۆنی توش بدەمەوە چکە نازانم چ بلێم هیچم بۆ نییە پێت بلێم. تزانی بس تو دێ چی بۆ خیشکە خوکەی؟ چت بۆ بکەم؟ تو بس کتابە ڕسمی بۆ مەفڕێکەوە دەستبت کتابە ڕسمی بەدەرێ طبعا لازمی تانەگوتی کتابە ڕسمیەوە پێ؟ بەلێ کتابە ڕسمیم ئەس بەڕێ کرد لە بۆ حەجی ڕەمەزانوان. لێرەوە پەنابەران ئامادە دەکرێن بۆ ئەوەی بە بەلەم و یەختەکان هەنگاو بنێن دواتر. لێرە بۆی بۆ گردە بە پێ سەریاکەون بۆ پشتی ئەم شاخە دەیە بۆ سەر ئاو سواری خیاکە. بەڵام هەندێک جاری ژەگە دەریاش ڕەحمیان پێ بکە مەرج نییە پاسەوانانی سنوور ئەو سۆز و هەستیان هەبێ وەگەم دیمەنا. ئەو پۆلیسی یۆنانە ئەو تا لە ئاوەکەوە خنکاوە ناچێ بە دەمی و نایشەڵێ وا دیارە پاسەوانی سنووری یۆنان گەنجێکی کورد دوای ماندوو بوونی بە بەرچاویانەوە گیان لە دەستدەدا و هیچ کێشەیەکیشیان نییە. ئەمانە دیمەنەکانی کەمپەکانی تورکیان زۆر جار پۆلیسی سنوور و ژەندەرمەی وڵاتەکە
دەستگا و ڕێکخراوەکانی بواری پەنابەران بانگ دەکەن بە ئەوەی لە نزیکەوە ببینن کە چۆن تورکیا خزمەتی پەنابەران دەکا هەرچەندە دەژوترێ بۆ مەرامی سیاسی پەنابەران بەکاردەهێنرێن وەگەوەی لە ساڵی 2020 لە ئەدرنە ڕوویدا. بەرامبەر پزیشکی دادی ئیزمیر دیمەنی بینایەکی ڕووخاون بینی کەوتیان بۆ مەلەرزەی بەهێز ڕووخاندوێتی کاتێک ڕۆژی سیویەکی دەی 2020 بۆ مەلەرزەیەکی بەهێز بە گوڕی 6.6 پلە بە پێوەری ڕێختەر پارێزگای ئیزمیری لە ڕۆژاوی تورکیا هەژاند بۆ هۆیەوە 24 کەس گیانیان لەدەستدا و 804 کەسیش بریندار بوون. ساگەکان لێرە بۆ پاشماوەیەکی خۆراک دەگەڕێن ئەوەی سەرنجم ڕێدەکێشێ بوونی شوێنێکەکەوە تابوت دروست دەکەن ئامادەی دەکەن و دەیفرۆشن. پەنابەرە خینکاوەکانی کوردیش هەر لێرەوە تابوتیان بۆ ئامادەکرا بوو هەرچەندە داوامان لێ دەکرات چایەک بخۆینەوە بەڵام ژینگەکە هیچ جۆرە خواردن و خواردنەوەیەک نەبوو بە تایبەت بۆ ئێمە نەک بوو ئەوان. خاوەنی شوێنەکە لەسەر قاچاقچیەکان قسەی تایبەتی خۆی هەیە و دەڵێ ئەوان هیچ دین و ئیمانێکیان نییە. لێرە زۆر شتی ناخۆش دەبینین کە زۆر تراژیدی و بازارن ئەوەی بیرم ناچێت چەند ساڵێک بەر لە ئێستا بۆ کاتێک لە خێزانێک تەنیا یەک ژن تایدا دەرباز بوو کە ئەویش مەهاباد بوو خەڵکی زاخۆ بوو 4 منداڵ و هاوسەرەکەی خنکان ماوەی 3 ڕۆژ خزمەتمان کرد. بەداخەوە لە ناو یەختەکاندا کاتێک نزیکی سنووری یۆنان دەبنەوە پۆلیسی یۆنان هۆکاری گیان لە دەستانی ئەو پەنابەرانەیە و فڕیان دەدەنە ناو ئاو ئێمەش دەڵێن تکایە مەڕۆن بەڵام بە قسەمان ناکەن. زۆر باشە قسەت چیە لەسەر بازرگانانی ڕێگەی مەرگ؟ قاچاقچەکانیش دین و ئیمانیان پارەیە هەموو شتێک بۆ پارە دەکەن ئەوانە پارەیان هەبێت ئیتر هیچ باکیان بەوە نییەکەوە خێزانەکان دەمرن نامرن گرفتی ئەوان نییە و گوێی پێنادەن لە بەلەمێکی 15 کەسی 50 کەسی تێدەکەن و ڕادەستی ڕێبەرێکی دەکەن و خۆشیان ناچن. زۆر جار بینیومانە یەختی گەورە خۆیان پێدا دەکێشن و ڕزگاریشیان ناکەن. هەرو ڕۆژی ئێمە لە ئیزمیرین ئاگداریان کردین لەوەی لەسەر سنووری تورکیا یۆنان لە ئاوی مەریج 19 پەنابەر کە دواتر دەرکەوت هیچیان کورد و عێراقیش نین دوای ڕوودکردنەوە و خستە ناو ئاو هەندێکیان ڕق بوونەتەوە گیانە لە دەستداوە بەشێکی دیکەیان ئەشکەنجە دراون. بۆ ڕۆژی دواتر لە بەردەم کۆنسڵخانەی یۆنانستان لە ئیستانبول بەشێک لە چالاکان و ڕێکخراوەکانی بواری مافەکانی مرۆڤ گردبوونەوەیان ڕێخست و ڕووداوەکەیان شەرمەزار کرد. Pek çok ölüm olayını duyuyoruz. ئێمە گومان لێ دەبێت کەوا ڕۆژانە حاڵەتەکانی گیان لە دەستدان لە ناوچە سنووریەکان زۆرە بێت. باش دەزانین ئەم جۆرە حاڵەتانە لە بەرپرسیارەتی دەوڵەتە سنووریەکانە وەک تورکیا و یۆنان. لە تورکیا کارێک ناکرێت بۆ ئەوی ژیانێکی باش بۆ پەنابەران دابین بکرێت. هەر بۆ ئەوانە چن هەموو ڕێگایەکی نایاسایی دەگرنە بەر بۆی بگەنە ئەوروپا. ئەوەش باش دەزانین چەند ساڵێکە یۆنانیەکان مافی پەنابەریان بە هەموو جۆرێک پێشێل دەکەن لە کاتی هەوڵدانیان بۆ پەڕینەوە بۆ وڵاتە و لە هەمان کاردا بێدەنگێکی سیر وڵاتان یەکێتی ئەوروپا دەبینین بەرامبەر کردەوەکانی یۆنان. ئەویش لە چوارچێوەی هەماهەنگی و ڕێکەوتنی دووبارە وەرگرتنەوەیە کە ڕەچاو دەکرێت. هەرو هۆکارەیە وای کرد کە لە 2 شوبادا یۆنان ببێتە هۆکار بۆ گیان لە دەستدانی 19 پەنابەر. هەواڵی جۆرا و جۆر لەبارەی ڕووداوەکانی ڕێگای کۆچ و قوربانیدانی پەنابەران بە تایبەت لە ناوچە سنووریەکان دەخرێتە ڕوو. زۆر جار وڵاتان یەکتر بە کەمتەرخەم تۆمەتبار دەکەن. هەر بۆی ڕێکخراوی میدیای پەنابەران بۆ ئەوە دروستکرا کە وەک بەرپرسەکانیان دەڵێن هەواڵی دروست و بێلایەن بگات بە ڕای گشتی لەبارەی پێشهات و گوزەرانی پەنابەران. gelek tişt tên gotin nerast ji bo go navên penabera xerab bikin yani meselen mesalê aborî li Tirkiyeyê di gelek nûçeyên veya dibêjin got sebeba vê aboriya got xerabî li Tirkiyê penaberin. زۆر باشە نوچەی ڕاست چاوایە دەربارەی قاچاقچی کە هەندێک جار 70-80 کەس دەخەنەوە یەختێک لە بنەڕەتدا بۆ 15 کەسیش نەکراوە. ئێوە چی دەڵێن بەتایبەتی لەو وەرزە کە زستانە وەرز خراپە شەپۆلەکان gelek بڵند دەبن. ڕاست yani mesela ana gelek jê ev kaçakçı jî penaberar dibêjin em ê we 10 kes têxin belemê de û em ê we bibin godin ser noqteyê li ser cê gowa derbas dikin çil kesî dixine 5 kesa dixine giran dikin û di zivistanî de ji war dibêjin behr hindikê nizme lê wa dibin ser behrê behr bilind pelê behrê giranin bot û belemê wan hakê duqulibin bin av dibin
دوێ ئاوێدە gelek پەنابەر ژیانە خۆشیش دەستی خۆت من دوێ بەحرێدە. لێرە لە ئیزمیر ئەگەرچی بەهۆی کۆچی ئازیزان لە ئیجەدا و خنکانیان بۆ ئێمە بە ئازارە، بەڵام یەکێکە لە شارە گەشتیاریە گەورەکان سێمین شاری تورکیا لە ڕووی ژماری دانیشتوانەوە کە نزیکەی 4 ملیۆن کەسی تێدا دەژی لە هەموو وەرزەکانی ساڵدا گەشتیار سەردانی دەکەن. تەنیا و ڕووداوانەژ نین، بەڵکو ڕووداوێکی دیکەی بە ئازار و لە یاد نەکرا و دیلانی تەمەن 25 ساڵانی خەڵکی هەولێر بوو کە ئەویش لە دەریای ئیجەدا خنکا لەگەڵ هۆشەنگی هاوسەری و کچە بچووکەکەیان ئامانجێنەوە بوو لە ئیزمیرەوە بە بەلەم بچنە ئیتالیا بۆ چارەسەری کچەکەیان، بەڵام هەموو ئاواتەکان دەریا لەگەڵ خۆی قوتیدا. کۆمەڵێک تۆڕی کۆمەڵایەتی جۆرا و جۆر لە هەموو پلاتفۆرمەکانەوە ڕۆژانە بانگەشی سەرنجڕاکێش وەک هاندان بۆ ڕۆیشتن و کۆچی گەنجان و خێزانی کورد بڵاو دەکەنەوە. قاچاقچیەک خۆی ئاشکرای دەکا کەەوە هەندێک لەو پەیجانە لەلایەن کۆمەڵی قاچاقچیەوە پاریان پێدەدرێ بۆ ئەوەی هانی خەڵکی هەرێمی کوردستان بدەن کەوا کۆچ بکەن. بەداخەوە بۆ پەیجانە کە پشتگیریانی قاچاقچیەکەن و هەبانی ڕیکلام تێئەکەون، ئەو شتانە هەموو دوورە لە ڕاستیەوە، ئەوانە ساحب یەخت نین، بەڵێ بەشک و 5 نەفەرەکەنە ناو یەختێکەوە 1000 نەفەری دوایی پێبڕن. ساحبیشی پیشی بەوە نییە کە ڕیکلام بۆ خۆی بکە و لەم کاتەشەوە لەم وەخت و ساتێشە هیچ بە کاتێکی باشی نازانی ئینسانی خۆمان بێت لەم ڕێگایەوە بتوانێت سەفەر بکە. باشە ئەوتری هەندێک لە قاچاقچیەکان پارایان بە خاوەنی پەیجان زۆر بەداخەوە پەیجانە خۆیان نەفرۆشن بە شتێکی پارەی کەم دامیانەکەن لە پشتەوە ڕیکلام بۆ هەنێ قاچاقچیەکەن کە ئەوانە هەر قاچاقچیش نین، ئەوانە کەسێکی دەڵاڵنە و بازاڕەیە بە پەنجەی دەست ئەژمێنێت. قوربانیەکانی دەریا تەنیا لە ئیجەدانین بەهۆی ڕووداوی ژێراوکەوتنی بەلەمێکی چوب لە ڕێکەوتی 24 یانزەی 2021 لە کەناڵی ئاوی ئینگلیزدا لە کۆی 30 کۆچبەر 27یان گیانیان لەدەستدا، 19یان کورد بوون و تەرمی 7 کەسیان دۆزرایەوە، 2 کەسیش بێسەر و شوێنن. پاش پشکنینی دیێنەی گەڕێنرانەوە لە ناویاندا باران نووری هەبوو کە نەسراو بوو بە بووکی دەریا. سەرکەوت چەمچەماڵی قاچاقچیەکە قسەی ڕاشکا و بێپێچووپەنا دەکا و ڕووی ڕاستیەکان بە تایبەت ڕۆشتن لە ڕێگەی ئاوی دەخاتەڕوو. زۆرێک لە قسەکانی دژی قاچاقچیەکان و خۆشێتی ئەو 3 ساڵ پێش ئێستا لەم بەرنمەیەدا میوان بوو کەوا گفتوگۆکانمان تا ئەمساتە نزیکەی 1 ملیۆن جار بینراون. باسی ئەوەش دەکا کە زۆر جار دەستدرێژی جۆرا و جۆر هەبووە بۆ سەر پەنابەر و کۆچبەران. کاروانجان ئیستا لەم کاتەیە هەر قاچاقچیە قسە بۆ نەفەر بکات گشتی درۆ دەلەسێ بە هیچ شێوەیەک ئیستا ڕێگای دەرچوون نییە، لەبەرەوەی جەو هەوایی ئاو بە هیچ شێوەیە ڕێگا نادات. ئەو کەسانیشی کەوا ئەو ڕیکلاماناکەن هیوادارم هیچ کەسێ بە قسەیان نەکە. زۆر باشە بە چەندێک ئەو یەختانە ئاکڕن بە چەند کەسەی کڕن؟ وەڵی یەخت کەوتووە، یەخت هەیە تا 20 دەفتەری پێدرێ، 15 دەفتەری پێدرێ، کەمەکەمەکەی لەوەیە کە بە 6 دەفتەر کە نەتیجەکەی ئەوەیە کەوێتە ژێراوەکەوێ و جانی ئەو خەڵکە لە دەستە. بەشێکی زۆریەوەی کە خەڵکی پێی دەخنکی ئەوەیە کە بە هەرزان کڕاوە هیچ مواصفاتێکی بەتاچی جەوهەواتەپۆرێکیش ناگرێت. ئەزانی چۆنەکە کاروان سەیرەکەی لە هەمان کاتە جەوهەوا تەواو نییە، قۆپتانەکەی شارەزایی نییە و یەختەکەیشی کوالێتی باش نییە. چەم داواکارم لە خەڵکی خۆمان دوای هەموو دەڵالێک نەکەوێت کە لایفێکەکەنەوە لە ناو یەختێکا 4 نەفەر مەسەڵەن کەسێک دەرەچێت لایفێکی بۆکەنەوەڵێن من نەفەر فڵان کەس بووین. ئەوە گشتی سرنجڕاکێشانی خەڵکەکەیە. ئەوترێت ڕێگە نادرێت تەنانەت جلوبەرگی خۆپارێزی یانمانەوە لەسەر ئاو یاخود تەڵقەی تەنورە یان هەر شتێکی دیکەکە بۆ نمونە ئەو هێزانە ئاگدار بکە کە لەنا ئاوەکان لەسەر سنوورەکان تەنان ڕێگەی ئەوەشیان نادرێت. ئەوەش هەیە ئەوە مەسەلەن 7 نەفەر لە ناو یەختێکایە خۆی ژمارەکە زۆرە یەختەکەیش بچووکە. خۆی چە نەگرێت لە ئەسڵا؟ خۆی لە ئەسڵا بۆ 20 نەفەر 25 نەفەردا ئەوش لە کەشوهەوایکی ئاساییە، لە کەشوهەوایکی ئاسایە بەس ئەم 7 نەفەری تیەکە خۆی جێگاکەیان بەڵێ سەغڵەتە بەس ئەکەوێتە سەر کوالێتی تەکنەکە. داواکارم لە خەڵکی خۆمان بە هیچ شێوەیە ئەم ڕێگایە هەتا مەجالی تیا بیاڵی نەبژێرن، یعنی هیچ گرنتیەک لەلا هیچ کەسێک نییە. من پێت بڵێم گرنتی تایە ڕاست نییە، گرنتی لەم ئیشەیە نییە. خۆی ئەمە بەحرە، ئیشەکەیش قاچاخە، هەموو مانەزانی قاچاخە.
یعنی تۆ سەیرەکەی ئەگەر قەومەکانتر ڕێگەی هاتووناتە ئەوە هیچ وڵاتێکیش هەموو وڵاتەکانیش لێمان بێزارن سەیرەکەیم یەختانی دوایی کە غەرق بوون وێنانی توانی لە هەما کاتا بگاتە سەری هێمالی کرد لەبەرەوەی خەڵکەکە کۆتایی پێبێنی و واز بێنێ سەیرەکەی بینی بەریتانیا و فەڕەنسا خۆی سەعاتێکە بۆم دوو وڵاتای توانی لە ماوەی 10 دقیقە بگاتە سەر و کۆچبەرانە ئینگلیس بەتاچید یعنی خۆیان ئەیانەوێ خەڵکەکە نەیە و واز بێنێت خەڵک وەکو نەوەتەکان نییە وەکو 2000ەکان نییە هەتا 2010 کۆچبەر احترامیە بوو ئیستاکە بە چاوێ سوکسەیرەکەن وەکو قەزەیەکی سیاسی وڵات بۆ وڵاتیش بەکاریان دێن بینیت لە بەلاڕوسیا چیان و خەڵکەکە یعنی حەزەکەم خەڵکی خۆمان چاوکراوە بێ لەوە وشارتر بێ پارێ زۆری هەیە نەیداتە دەستقا چاخشی و ئەم ڕێگامان و نەمانەوە یان زۆر عیبە بۆ پیاوێک دووسێ مناڵ و ژنەکەی دەستەگرێ ئەیهێنی خاتە ئەو بەحرەوە کاکەوا لەو بەحرێ ڕزگاری ببا لە ئەوروپا کارواچی دێکە من 20 ساڵە لە ئەوروپا چیتیایە زۆربەی خەڵک ڕومتیە کاکەوا خەڵک قاچاقچی حاشە حازری بێئەدەب تعدای لێ کردووە پارەی خواردووە درۆی لەگەڵیا کردووە هەمان بۆ تعدایشی لێکراوە بەڵێ لە کوڕ و لە ئافرەتیش تعدای لێکراوە لەم بازاڕێ ئێستا چەند کەسێکەیە لەم بازاڕێ خۆم بە دوایەگەڕ بە دوایە گەڕێن پارەی خەڵکی خواردووە تقریبان 2 ساڵ عیلێ لەم وڵاتیا بوو پارەکەی خواردبوو من خۆم بۆم وەرگردوێتەوەی سەحیلەکە ڕەنگە گوێی لەم گفتوگۆیی من و تۆ بێگەشتوێتە بەریتانیا هەبووە زۆر ئەوانە هەر نۆرماڵی سا لەم دوسێ ڕۆژێ ژنێکیان بە تەلەفۆن ناودۆ و بازاڕە پارەکان لیستەنووە بەڕەڵایان کرد. لە پێشتر تیمەکانی کوردستان 24 لە شارەکانی تورکیا بەتایبەت ناوچە سنووریەکان چەندین جار ڕووماڵی تایبەتی ڕەوشی کۆچبەرانیان کردو بەتایبەت ئەو لێشاوەی کۆچبەران کە تورکیا لە ساڵی 2020دا کاتێک حکوومەتی ئەو وڵاتەهانی کۆچبەرانیدا بچنە سنوورەکانی یۆنان بەتایبەت لە ئەدرنە ئەمانە دیمەنەکانی ئەو ساڵن بە دەگمەن کەسێک لەمانە هەبوو بێتوانی بێتی سنوور ببڕێ هەمووی بەناچاری و پاش چەند ڕۆژێک لە زەحمەت و مانەوە گەڕانەوە بۆ شارەکانی تورکیا و دواتر زۆرینەیان بۆ وڵاتەکانی خۆیان جارێکی دیکە چوینەوە ئەو سنوورە و بە تایبەت ئاوی مەریچ کە شاهیدی مەرجی کۆچبەری کووردە بەڵام چۆڵ و بێدەنگ و خامۆش بوو جارێکی تر پێیان وتم یۆنانیەکان لێرە ئەم گەنجانیان بەرەو مەرگ بردووە ئەگەرچی بە دوای ژیاندا ئەگەڕان وڵاتێن وەکی تورکیا و یۆنانیستان وڵاتی یەکتی ئەوروپای هەموو بگشتیژی بێ مەسلەی وەکی مەسلەیەکی سیاسی بکارتینە وەکی کارتێکێ لە دژی هەف بکارتینە یعنی حتانێکم مەسلەیە پەنابەران وەکی مەسلەیە مرۆڤی نێ نرخاندن و هەروەها ژیانەوان لەسەر ئەساسێن ناودەولەتیên مرۆڤی یاسەین ناودەولەتی نێن دروستکردن هەر وێ وەکی مژارێکە کارتێکە سیاسی وێ ڕۆژەوە جیهانی دەبێت ئەو تراژێدیە کو پەنابەر دناوێ دەبوون مە بچاوێ سەری خۆ دیتن دناوەوێ ئاوێدە چاوە دەخەنەقین لە دەبێ دەریان بەلێ لەگەل زار و زێجین خۆ چ کورد چ عەرەب چ ئەم بێژین فاروس و ئەفغانستانی و پاکستانی چ سووریەی هەموو ناوێدە یعنی لێ دەرێ لە ئالیە یۆنانیستانێ لە بەرامبەری تونند و توژیە ڕوبڕوودمان لە ئالیە تورکیە لە بەرامبەری تونند و توژیە ڕوودمان یعنی ئەو پەنابەرێک و بەهازاران لەسەر بانگە سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ji hemû bajarên Tirkiye ketnare yani ji bajarên Bakurê Kurdistanê bigire heta bajarên Rojavayê Tirkiye hemû şî gerane doyê hemû çûne dîrnê paşî gotin welay me 15000 hinekan got 9000 penaber derbasî Aliyê Yûnanistanê bûne. Li kampakê Belarûs لە نوێترین دیمەنی ڤیددیۆیدا سەبارەت بە پەرابەرانی ناو کەمپێکی بێلاڕۆسیا بەشێکی زۆریان ناویان نووسیەوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەوەتەی ئێمە لێرەین گەرمەکوتا و نیوەڕوان گەرمەکوتا بەیانیان پسکیت و چا نیوەڕوان عەلاگەی هندومی و پسکیتی شتێنە ژیانی ئەو خەڵکە ئاوە من وەکو مناڵەکانی خۆموان نزیکی 85 ڕۆژ بۆ 90 ڕۆژە یەکجار خۆیان شۆردووە هیچ هاوکاریەک نەکراوە ئەم شوێن نەجل نەپێڵا و هیچ شتێک من ناوم نووسیوە بگەڕێمەوە بۆ کوردستان بە ئیزنی خۆ بە پەیامارێکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوەرە و پەنابەران لە 7 ساڵی ڕابردوودا ئەو کۆچبەرە کورد و عێراقیانی داوای مافی پەنابەریان لە وڵاتانی ئەوروپا کردووە ژمارەکان نزیک دەبێتەوە لە 700,000 هاوڵاتی بە پێی ئامارەکان لە ماوەی 7 ساڵدا 477 کۆچبەر لە ڕێگەی کۆزدا بوون بە قوربانی بە جۆرێک لە ساڵی 2015 186,422 کەس پەنابەری ڕۆشتوو بوون 25 کەسیان گیانێن لە دەستدا حوتیان بێسەر و شوێنن ساڵی 2016 106,770 کەس پەنابەری ڕۆشتوو بوون
78یان گیانیان لەدەستدا 54یان بێسەر و شوێنن 2017 92,691 کەس پەنابەری ڕۆشتوو بوون 29یان گیانیان لەدەستدا 67 بێسەر و شوێنن لە ساڵی 2010دا 69,203 کەس پەنابەری ڕۆشتون 54یان گیانیان لەدەستدا 18یان بێسەر و شوێنن بۆ ساڵی 2019 53,240 کەس پەنابەری ڕۆشتون 47یان گیانیان لەدەستدا 10 کەس بێسەر و شوێنن لە ساڵی 2020دا 34,000 پەنابەری ڕۆشتوو هەبوون 18یان گیانیان لەدەستدا لە هەمان کاتدا 7 کەسیش تا ئەمساتە بێسەر و شوێنن ساڵی 2021 نزیکەی 55,000 کەس پەنابەری ڕۆشتوو بوون 45یان گیانیان لەدەستدا 43 کەسی دیکەیش تا ئەمساتە بێسەر و شوێنن